سڵاو مامۆستای سپاس دەکەم مامۆستاگیان ئازێر نەبێ ئەمڕۆ ئەمانەیە باسێکی بچووکمان بۆ بکەی لە چۆنێتی وەرگیرانی بەڕێزە لە زانکۆ. بەڵێ من ساڵی 2021 ناوم لە زانکۆی سلێمانی کۆلێژی زانست بەشی فیزیاتەوە و ئەو سیستمەی ئەو کاتەی کە ئێمە ناوەکانمان پێهاتەوە سیستمی قبول مرکزیان پێوت وەکو ئێستا بە ئۆنلاین نەبووە زانکۆلاین نەبوو 50 بژار نەبوو لە فۆرمێکە بەدەست نووس پڕتە کردەوە و لەو ڕیزبەندی کە دانرا ناوت بە کۆنمرە لە بەرزترین نمرەوە تا نزمترین نمرە بڵاوەکرایە. باشە مامۆستاگیان لە بەشەکە ڕازی بوویت؟ ئەو کاتەی کە وەرگیراین زۆرینەی خوێندکاران ئەوەی کە لە تەمەنی ئێمە و مەرحەلەی ئێمە بێت لەبەرەوەی بە قبول مرکزی وەرەگیران هیچمان بە ڕغبەتی خۆمان و بە حەزی خۆمان وەرناگیرێت. بەڵام ئێستا سوپاس بۆ خوا لە بەشەکەم ڕازیم و چەند ساڵێکە نزیکی 19 بۆ 20 ساڵە مامۆستای فیزیام و ئەتوانە بڵێم ئێستا لێ ڕازیم بەڵام بە کاتی خۆیان نەخێر. لە 6 ساڵ زۆر سپاس زۆر سپاس مامۆستاگیان زۆر